سڵاو مشتبان کافرۆشم لەگەڵتان لەبار ئیکۆنۆمیەوە وەشیکاری بازارە دارەکان بۆم هەفتەیە سەرەتاش بە گرنگترین هەواڵی ئابوووریەکان دەست پێ دەکەین. ڕۆژی دووشەمە هیچ هەواڵێکی گرنگمان نییە. ڕۆژی سێشەمە هەواڵی گرنگمان هەیە، پێوەری نرخی وەبەرهێنانی مانگانەمان هەیە لەگەڵ پێوەری نرخی وەبەرهێنانی ساڵانە. ئەم دوو هەواڵە زۆ گرنگن. تاکفرۆشی مانگانەمان هەیە لەگەڵ تاکفرۆشی ساڵانە. ئەم دوو هەواڵە مامناوەندن و ئەو لەگەڵ کاریگەری لەگەڵ پێوەری نرخەکان یەکتری دەگرێتەوە. پێوەری متمانی بەکارهێنانمان هەیە. ئەم هەواڵانە گرنگن بۆ ڕۆژی سێشەم. ڕۆژی چوارشەم هەواڵی گرنگمان هەیە، کۆی بەرهەمی ناوخۆیەکانمان هەیە. تێکڕای سکاڵای لەسەر بێکاریمان هەیە کە هەواڵێکی زۆ گرنگەوە لە وا دەکا ئیندێکسی دۆلار جوولێ و تاسیری ڕاستەخۆشی بێ لەسەر زێڕ. فرۆشتنی خانووی نوێەکانمان هەیە و تاکفرۆشی بنەڕەتی ساڵانە و تاکفرۆشی بنەڕەتی ماگانەشمان هەیە. یەدەگی خاوی نەوتی ئەمریکیمان هەیە کە زۆر کاریگەری لەسەر نەوتی ئەمریکی هەیە. لەم هەفتەیەدا بەسم دوو هەواڵە گرنگەمان هەیە. ڕۆژی پێنجشەمە و ڕۆژی هەینیش پشی فەرمیە لە ئەمریکادا. هیوادارم سوود و قانزاسی وەرگرن.